ئەی بەلارو ئەی بەلارو دەخۆشە بە یادی ئازیزەکەم دەڕۆی بە یادی زاران چەندە خۆش بوو جاران یادی خۆمان نەماوە باومان تەواوش پیر بووی جارانی خۆش بوو جاران هەر خۆش بوو نەماوە جاران تەواوش پیر بووی. من ناوم ماراز عەدنان تاهەر قادر موالد 93 پیشەم ئەم تەنورە قوڕەیە لە 2016 دەستم کردە ئەم کارە لە بنەماڵەوە بمان ماوەتەوە ئیتر وە بۆ خۆمان تا ئێستا هێناومانە من لە ڕەحمەتی دایکم و فێرم تەنورە قوڕە بمە ئەوش لە دایکیەوە فێر بووە ئێستا بۆ من ماوەتەوە ئێستا من شەم کارە دروستەکەم و بۆ خۆمان ژیان خۆمان بێ ئێستا لەسەرم تەنورە تەنورمانەیە هین نانی کولێرەیە ناو بەرمیلی پێڵێن هەمانە هین ماڵانە هەمانە هین فڕنی ناناوەخانەیە هەمانە هین ماسیە هەمان هین مەزرعەیە گشتی نانە هین ماسی جیاوازترە هین نانەوەخانەش گەورەکانە ئێمە ئەم خۆڵە لە دەوروبەری کەرگایەنین گەرە خۆڵەکە نەوتاوی بێ مادەی چەوری تیا بێ لەبەرەوەی تەنوری جوان دەچێت مەقاومەی زیاترە بێ. ئێمە لە هاوینانە زیاتر ئیشماندا باشترە بێ بەس دەستان ئیشەکە دەرناچێت باو بارانە و ترە بێتە قوڕا و ئیشەکەوان نییە بەس لە هاوینە گەرمە زووش کە بێتەوە و تەنوری زووتر تەواو بێ تەنورشی باشترە لە زستان لە هاوینە بە 6 ڕۆژی نانەوەخانە تەواوکەین هاوینانە بەڵام لە زستانە ماگونیەکی پێچێ ئەم ئیشێمە لە هەموو لە عێراقا بڵێن بەس لە کەرگایە لەگە بەغدایە و ناردنشی بۆ دەروی وڵات ڕۆیوە بۆ سویدە بۆ ئەڵمانیا بۆ هەموو شارەکان ڕۆیوە ئەم تەنورە وەکو خۆمان عینەن بەکاری دێنن بۆ نان ئێمە جاران ئافرەتە میشەیە کرد ئافرەت نەما ئێستاوازیێن هەمووی بەس پیاوان دروستیەکە منش خۆم لە ڕەحمەتی دایکم ئیشەم وەرگردو و ئێستا میشە بۆ من ماوەتەوە تقریبا 20 عایلابین ئیشی ئەم تەنورە دروست دەکەین 20 عایلە لەسەر ئەمەیە ڕزقمانە سەر ئەم ئیشەیە ئێمە ئەم خۆڵە کایهێنین ئەی خوسێنین نەناو ئاوە دەوری سەعاتێکە مێنێتەوە دوای سەعاتێ بە کاتێک هەڵیەکەین بۆ ماوەی 2 ڕۆژ بۆ ڕۆژێک گەران قوڕە بخەوێت لەبەرەوەی قوڕەکەی جوان بێ حتا ئیشی لێ بکەین دا وردە قاعیدەی تەنورەکان دانین ئیشەکە هەتا بە جوانی دەربچێ ئیشی لێکەنەوە قوڕە عەمەلەمانێ قوڕەکەدا دەستمانەوە ئێمەش ئەکەینە تەنوری ماڵان دروستەکەین فڕنی دروستەکەین هەموو جۆرەکان دروستەکەین ئەم قوڕە کاتێک هەڵەکەین لەبەرەوەی تەنورەکەی بە قووت بێ دەبێت قوڕەکەیشی بخەوێ لە کات شێلانە ئەیێلینەوە ڕۆژێ بۆ ڕۆژنیە قوڕیە مێنێتەوە لەبەرەوەی بە قووت بێ حتا ئیشی لێ بکەین. ئەمە کۆی باسمان کرد ئەمە دارێ مەرحەلەی ماوە هێشتا تەقریب ڕۆژنیەکی ماوە ڕۆژنیەتر ئیشەڵا ئەمە تەواو بێ ڕۆژنیە ئیشی تیا ماوەمە لەبەرەوەی بە 6 ڕۆژ نانەوەخانەکان تەواو بێ جارێ 6-7 مەرحەلەی ماوە بۆ تەواو بوون خات تاخیرشی دەمەکەی پانەکەینەوە لەبەرەوەی دیکۆرێک جوانتر بدا ئەمە کۆی باسم کرد ئەمە مەقاڵەکانە ئەمە شۆن چایە ئەمە شۆن تکە و کەبابەکەیت ئەو نوعمانشەیە بەس شۆن چاییە بۆ شلە برنجی دروستە ئەبێ بۆ شلە برنج ئەمانەشمان هەیە ئین نانی کۆترە بۆ کۆترێ بە شتێکی جوانە وەکۆی باسم کرد ئەمە شتێک جوانە بۆ ماڵەوەی بن خەڵک لە حەدیقەدایانە ئێمە تەنورمانەیە بۆ ناو بەرمیل دروستیەکەین هین کولێرەیە ئەیدێنە 10-15 هین لەوە گەورەترمانەیە بە 20,000 دینارە هین ماڵانمانەیە بە 35 بە 25 بە 30 ئین نانەوەخانەمانەیە بە 100 و بە 80 و بە 90 و تر سعرەکانی تابت نییە هین مەزرعەمانەیە دێنە 50-60 وەکوتم سعرەکانی تابت نییە بە هاوین سعر فەرقەکە و بە زستانیش سعر فەرقەکە لە هاوین ئیشەکە زوو دێدە دەست لە زستان درەنگ تەواو بێ دروستکردن ئەم تەنورانە گەورەکانە هین نانەوەخانەیە هەیە
داوای زۆر گەوراکە یان دەبێن دەرەجی بۆ دابنێ یان لە حەقی نایی ئەو تەنورە دروستکەینەمە هەیە زۆر گەورەیە یان لە حەقی نایی.